ویستم ئەوە ڕوونکەمەوە کە من ئەمڕۆ لە دانیشتنی پەرلەمان ژمارە 12 ویستم لە ڕێگەی خاڵی پەیڕەویەوە سەبارەت بە ماف و ئازادیەکان لە کوردستان قسە بکەم، بەڵام بەداخەوە ژمارەیە گەندام پەرلەمان هەم دەستەی سەرۆکایەتی ڕێگەیان نەدام من پێشنیارەکەم بخەمە ڕوو. وەک هەموو لایەگەزان ئێستا ماف و ئازادیەکان بە شێوەیەکی گشتی لە کوردستان هاوشێوەی دۆخی دارایی لە ئەزمەیەکی زۆر گەورایە. ئەبینین لە خۆپشاندانی هاوڵاتیانی مەدەنی بێچەک لە شاری سلێمانی لە سەرەتای مانگی 12 نزیکەی 10 هاوڵاتی شەهید بوون تا ئێستا بکوژانی ئەو هاوڵاتیانە دەستگیر نەکراون، واتە خەڵک لەسەر ئازادی بیر و ڕادەربڕین ئەکوژرێ لەلایەن دەسەڵاتی جێبەجێکارەوە و دەسەڵاتی دادوەریش بۆ خۆی بەس تەماشاکارە. لە هەمان کاتە لە دەڤەری بادینان 5 هاوڵاتی لەسەر کۆمنت لەسەر نامە گۆڕینەوە دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی جێبەجێکردن پێکەوە ئەیانگرن ئەیان خەنە سجنەوە و 6 ساڵ زیندانیانەکەن و ئێمە سیویە گەندام پەرلەمان لە مانگی 2 ڕاگەیەنراوێکمان ڕاگەیان هیواخواز بووین دادگای پیاچوونەوە ئەم سزایە هەڵوەشێنێتەوە بە تایبەت کە ئەمە وەکو تاوانێک نییە هاوڵاتیەک کردبێتی و تەنها پارێزەرەکەی لێی ناڕازی بێ. ئەم سزایی هاوڵاتیانی بادینان چالاکەوانان ڕۆژنامەنووسان مامۆستایان خەڵکی کوردستانی بە تەواوەتی ناڕازی کردووە. دادوەرەکان پەرلەمانتاران هاوڵاتیان پارێزەرانێکی زۆر لەم سزایە ناڕازین ئەبوو ئەمە بە هەند وەربگیرێت دەسەڵاتەکانی دادوەری بە تایبەت دادگای تەمیز و پیاچوونەوە ئەمە بە هەند وەربگرێ و سزایەکی عادیلانە یاخود بڕیارێکی عادیلانە دەرحەق بەو هاوڵاتیانە دەرکا. لە کوردستان ئەم مافانە پێشێ لێکرێن وەک باسمان کرد خەڵک لەسەر نامە و کۆمنت 6 ساڵ زیندانی ئەکرێ. پاشان ئێمە ماوەسا بەدەلبەرواریمان هەیە لەسەر تۆمەتێک دەستگیر کراوە کە لەسەر هەمان تۆمەت لە دادگای دهۆک بەری کراوە و پاک دەرچووە و هیچ سزایەکی بۆ ڕوبەڕوو نەکراوەتەوە لە کاتێکە مادەی 19 دەستوری عێراق ڕێگە نادا کەسێک لەسەر یەک تۆمەت 2 جار دادگایی بکرێ. ئەو هاوڵاتیە مەدەنیە شارستانیە کە تەنها داوای مافی خۆی داوای موچەخۆران داوای توێژەکەی خۆی کردووە کە ویستویەتی خۆپشاندان کە ئەو نزیکەی 8 مانگە لە زیندانە تا ئێستا لێکۆڵینەوەکانیش لەگەڵی تەواو نەبوون.